ئیتر نزیکەی 500 خێزانی کەڵک ناتوانن غاز وەربگرن بە بڕیارێک کە دراوە تەنیا ئەو کەسانە غاز وەردەگرن غازی ماڵان کە لە بەشەخۆراکی کوردستان ناویان هەیە ئەوانەی مادەی 140 ناتوانن غاز وەربگرن و خێزانێکی زۆر لە ناحەی کەڵک کە سنووری مادەی 140 خێزانێکی زۆر بەشەخۆراکیان مووسڵە و سنووری مووسڵە بەم بڕیارە بێبەش دەبن لە دابەشکردنی غاز. خەڵکێکی زۆر نامەی بۆ پایتەخت میدیا ناردووە کە تا ئێستا غازی بۆ نەگەیشتووە بە پێی بە دوواداچوونی پایتەخت میدیا بۆمان دەرکەوتووە خێزانانەی مادەی 140 چیتر ناتوانن غاز وەربگرن کە بڕیارێک دراوە تەنیا ئەوانە غاز وەردەگرن کە بەشەخۆراکی کوردستانیان هەیە. ئەمەش ناڕەزایەتی خەڵکی لێکەوتۆتەوە و بەشێکی تریش خەڵک گلەیی دەکەن کە تا ئێستا غازیان بەدەست نەگەیشتووە کە بڕیار بوو بە نۆرە ماڵ بە ماڵ غازی بەسەر دابەش بکرێ نەبەو ڕێگای غازیان بەدەست گەیشتووە نەک لە ڕێگای بەشەخۆراک تا ئێستا غازیان بەدەست نەکەوتووە و هەرچەندە لە ئێستادا دۆغی غاز بەرەو ئاسایی بوونەوە دەچێ و نرخەکەی خەریکە بەرەبەرەدا دەبەزێ و چاوەڕوان دەکرێت غاز نرخێکی جێگیری وەکو پێشتر تۆمار بکرێ لە هەندێک خێزان لە ناحەی کەڵک تا ئێستا گلەیی لەوە دەکەن غازیان وەرنەگرتووە و بەی شێوەیەک نەگەشتوتەوە ئەم بڕیارێش کە تەنیا ئەوانەی بەشەخۆراکی کوردستانیان هەیە و مادەی 140 نین غاز وەرنەگرن ئەوە نیگەرانی ئەو خەڵکەی لێکەوتۆتەوە و بەشێکیش دەڵێن هەیە چەند جارێکی تر غازی وەرگرتووە هەیە لە سنووری دەرەوەی کەڵک دەژێ بەڵام بەشەخۆراکی دهۆکە دێتەوە لە کەڵک وەڵدەگری و لە شوێنی خۆشی وەردەگرین داوا دەکەن بە شێوەیەکی دادپەروەرانە غاز بەسەر خەڵک دابەش بکرێ.